پێش جەژنە و خەڵکی بەلێشاو ڕوو لە بازاڕەکانی هەولێر دەکات بۆ کڕینی پێداویستیەکانی جەژن. بەڵام بەشێکی زۆر لەم خەڵکە ناتوانن وەک پێویست پێداویستیەکانی جەژن بکڕن. عەبدولعەزیز یەکێک لەو کەسانەیە کە نەیتوانیوە وەک پێویست پێداویستیەکانی جەژن بکرێت و دەڵێت موچەکەم تەنها بەشی کرێی خانوو دەکات. موچەکەم کەمە بەشم ناکاتم، کارێک یارمەتیم دەدا، خانمی جارە مانجی بە 225,000 تێدامە، بە 225,000. چیت کڕیوە بۆ جەژنەمە دەکات؟ وەڵای تەرەزاتم کڕیوە بە تەرەزات لۆماری دۆمدارە. زۆرن ئەو کەسانەی کە لەم بازارەدا دەسوڕێنەوە بەڵام هیچ کەلوپەلێک ناکڕن. زۆربەی زۆری ئەو خەڵکانێک کە لە خواروی عراقن لێرە سوکنایان هەیە، خزم و کە سوکاریان هەیە، مسواک لێرە دەکەن. ئەو دەورانە اقتصادیە ئێرە کە کەمتر کاریگەریەکەی پێوە دیارە، ئەگەر نابەتەنێ ئەو قەیرانەی کە لێرە هەیە زیاتر قوڵ دەبووە. لە لایەکی ترەوە بازاڕی فروشێرانی جلوبەرگ و بەرگ دروەکان بە پێچەوانەوە لە بوونە و جەژنەکاندا هەمیشە قەڵەباڵغە و خەڵکی سەردانیان دەکات. خەڵکەش زۆر هاتیە، خەڵکەش زۆر ناتوانێت وەربگرین. بەس ئەو کارەکەشی زیاتر چیە؟ ئەمە بارێن جەژنی نەورۆسا بوو، نەورۆزە ناو ڕەمەزانێ بوو، خەڵکەشی زۆر خۆی ئامادەکرد بوو لە بۆ جەژنی ڕەمەزانێ ڕاستی، ینی بارێن لە بۆ نەورۆزنەی کرد. ئێستا ناتوانم چەند ڕۆژ ناتوانم وەرگرم، چەند برادەر چەندەوە لەوانەیە احتیمالێم عاجز بووینە، ناتوانم لەوە فشاری زۆرمان لەسەرە. هەر کاتێک موچەی فەرمانبەران دوا دەکەوێت ڕاستەوخۆ کاریگەری لە جوولەی بازاریش دەکات. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.